پرۆسەیە و سەرگیری خۆی ئەسڵ وایە ئەوەی کە لە بنەمای ئەساسیایە زەواج بە پێوەرێکی ئینسانی پێوەرەکرێ واتە ئافرەت و پیاوێکا بن بە هاوسەری یەکتر وەکو کورد ئەڵێ مەفروزە لەسەر بەردی ڕق لەگەڵ یەک هەڵکەن یعنی بەس ئەمە میثالیاتە چۆن میثالیاتە یعنی جاری وایە ئافرەتەکە تەحمل ناکات جاری وایە پیاوەکە خۆی تەحمل ناکات یەکو جەنا بەدوتێت پیاوەکە خۆی کێشەی دارایی هەیە خزمەتی ماڵ مناڵی پێ ناکرێت خەرجەکانی پێدابین نابێت لەوانێ مناڵی هەیە کێشەی تەندروستی هەیە کامانە نەفقاتی ئیجبارین کابرا بۆیشی دابین نابێ خۆی بۆ خۆی تووشی حاڵەتێکی خەمۆکی و بارگاوی بوون بە کێشە ئەبێ بچووکترین زەختی خێزانەکەی تەقینەوە دروستەکە لای ئەم ینی ئەم خۆی بۆ خۆی وەزعەکەی وای لێ هاتووە لەوەرەوە لەم حاڵەتانەیە ئافرەتەکەش جاری وا هەیە ئەمە خۆ غەریب نیە لە ماڵی پێغەمبەر وا بووە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیلائی کرد لە خێزانەکانی لەسەر نەفەقە بوو خۆ کەس ناتوانێت ئێوەمانە باشترین ژنی دنیا بوون کە خێزانەکانی پێغەمبەر بوون و پیاوەکەیشان باشترین پیاوی دنیا بوو کە پێغەمبەر خۆی بوو صلی الله عليه وسلم ئەو لەسەر مەسەلەی نەفەقە حتا خوای پەروەردگار ئاەتی تەفویضی لەسەر ئەو مەسەلەیە هێنایە خوارەوە یا ئەیها النبی قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالينا أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تريدن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما خوا بقربوی قیامەت قەناعەتی پێکردن بۆی کە ئەمانە لەسەر مەسەلەی نەفەقە کۆڵ بن ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای یەک بانگی کردن فەرمی کێ نەفەقی ئەوێ من هەر ئەو نم پێدابینە بێ هەر ئەو نم پێ ئەکرێ کێ نەفەقە و ڕابواردن و خۆشی ژیانی دنیاوێ بابێ حەقی چی لەلامە و تەلاقی ئەدەم لە خاتو عائیشەوە دەستی پێکرد کەسیان گوتیان ئێمە تەفزیلی کەس بەسەر تۆیان نادێنی پێغەمبەری خوا هەرچۆنێ بێ ئەژین لەگەڵت مەبەستمەوەیە ئەم کێشەی داراییە ڕاستە کێشەیە و ڕاستە هۆکاریشە لەو ڕوانگەیەوە کە کێشەکە هۆکار بێ بۆ ئەوەی پرۆسی هاوسەرگیری ڕێژەکەی کەم بێتەوە کێشە نییە بۆ نمونە گەنج ئێستا زەواج ناکات بۆ چونکە ئەزانێ پێداویستەکانی زەواجی پێدابین نابێ بەس لەو ڕۆوە کێشەکەی گەورەتر کە کابرا چۆتە پرۆسەکە و جا بێتەوە بۆی کێشەی داراییەوە ئەمە من تەسەوورەکەم قەیرانەکان زیاتر ئەکا و ئەمە لایەنی شەرعی وا داوا ئەکا لە ئێمە بەوەی ئێمە دان بە خۆمانە بگرین ینی ئافرەتێکە ژنی پیاوێکە ئەمڕۆ لە قەیرانێکی داراییایە دەستی خۆیتیانە کابرا مۆزەفێکە هەر ئەوەی پێپیا ئەبێ کەسێکی دەستپاک و داوێن پاکە کەسێکە دەم پاکە کەسێکە پەنانابا بۆ بەرتیل پەنانابا بۆ پارەی حرام پەنانابا بۆ دزی مەفروضە ئافرەتەکە ئەو زەختی لەسەر دروست نەکا کە پیاوەکە هەم پرۆسا و سەرگیریەکە بە ئاقارێکی خراپە بڕوا هەم کاری کابرا خۆی ڕەوشتی کابرا پەنا بێتە بەر کۆمەڵە ڕێگەی نامەشروع بۆی بژێوی خێزانەکەی دابینکە